ڕز ئەحمەدۆشیا بەڕێوەبەری گشتی فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر لەگەڵمانە سەبارەت بە فراوانبوونی گەشتەکانی فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر. سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. کاگ ئەحمەد، هۆکار چییە؟ ینی بەردەوام ساڵانە ڕێژەی گەشتەکانی فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر بەرزە بێتەوە؟ ئەو کاتێ ئێوە و بینەرانی ئەزیز و خۆشەویستیش باش، ساڵی نوێ لە گشت کوردستانیان و گەشتیاران ئەوانەی کە گەشت دەکەن لە ڕێگای فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر پیرۆز بێتن و خاوەنبارەکانیش هەروەها ئەوانەی کە بارەکانیان لە ڕێگای فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر هاوردە و هەناردە دەکەن. فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر تایبەتمەندی و قورسایی خۆی لە دەسەڵاتی فڕۆکەخانی شارستانی عێراقی هەیە و لەناو هێڵە بیانیەکان ئەوانەی کە هاتوچوو لە بۆ ئاسمانی عێراق و فڕۆکەخانەکانی عێراق دەکەن، زۆربەی هەرە زۆریان فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر هەڵدەبژێرن بۆ ئەنجامدانی گەشتکردنەکانیان، لەبەر ئەوەی فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر بە سیستەماتیکی نێودەوڵەتی کە هەمان سیستەم لە هەر فڕۆکەخانە نێودەوڵەتیەکانی جیهاندا ئەنجام دەدرێتن، هەمان سیستەم لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر پەیڕەو دەکرێتن. بۆیە خاوەنبار پێشەچی دەمێ باس لە کارگۆی فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر بکەم، هەل لە درێژەی بەرنامەکانی ئاسانکاری و فراهەمکردنی هاتوچی کاری بازرگانی لە دەواازەکانی هەرێمی کوردستان و بە تایبەتی لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر توانیمان لە بەرنامەی کە دانرا لە ساڵی 2020 تا ئەوڕۆ ڕێژەیەکە ساڵانە بە بەراورد بە ساڵانەی ڕابردوو بەرزتر دەکرێتەوە، بەرز بوویتەوە. بۆ نمونە دەتوانم باسی بکەم لە فڕۆکەخانە لە ساڵی 2024 بەراوردی بکەین لەگەر ساڵی 2023 ڕێژەکەی نزیکەی 125 هاتوچی بازرگانی وەک کارگۆ لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر زیادی کردووە. واتە وا دەگەینیتن کە ئێمە کارمان لە حکوومەتی هەرێمی کوردستان کارکردمان لە کارگۆی فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر کە ڕێگایکی ڕاست و دروست هەڵبژێردراوە لەبەرەوەی لە ساڵی 20 تا ئێستا لە بۆ نمونە لە 1600 تەنی مانگانە گەشتینە 2000 تەنی مانگانە، گەشتنە 2400 تەنی مانگانە و بەراورد دەکەین سەنێکی 6000 تەن جیاوازی نێوە ساڵی 23 و 24 هەیە کە ئامارەک و داتایەکی دڵخۆشکەرە. مانگی سێ داتایەک دەردەچی لەسەر ئاستی هەموو عێراق کە باس لە کارگۆیەکان دەکاتن. خۆشبەختانە بۆ ماوەی 4 ساڵی ڕابردوو توانرا وەک فڕۆکەخانە سەدارە یاخود لە پێش بڕچەیەکانی کارگۆیەکانی کە هەیە کە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر پلەی یەکەم لەسەر ئاستی عێراق بەدەست بهێنێتن لە بۆ جلەی بازرگانی. دواتر دێین باز لە هاتوچوی گەشتیاری دەکەین لە فڕۆکەخانە. ئێمە لە فڕۆکەخانە سەرڕای ئەو بارودۆخەدا هەموارەی کە لە جیهان و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی هەبووە تەسیری لەسەر فڕۆکەخانە کردووە. ئەو ساڵی ڕابردوو ساڵی 24 گەشتێکی زۆرمان هەڵوەشاندراوە، ئاسمانی زۆر گەشتەکانی بۆ فترەیەک کاتێکی زەمەنی ڕاگردووە دەستی پێکردەوە، بەڵام توانرا کە زمینە خۆش بکرێتن کە هێڵی ئاسمانی زیاتر ڕوو لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر بکاتن. و بۆ نمونە لە مانگی ڕابردوو هێڵی دەسەڵاتی فڕۆکەخانەی شارستانی یۆنان سەردانی فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێری کرد و وردبینی لە کاروبارەکانی ئاسایشی فڕۆکەخانە و جیاوازێتی فڕۆکەخانە و تاوەری فڕۆکەخانە و بەشی سەلامەتی فڕۆکەخانەی کرد کە بۆ ماوەی 3 کاتژمێر وردبینیەکەی ئەنجامدا. داوامان کرد زیاتر وردبین ئەنجامداتن، بەڵام ئەوان ئاگداری ئێمەیان کردەوە کە ئەو بابەتی ئەو واقع حاڵی کە لە فڕۆکەخانە هەیە دەیبینن کە وەکو هێڵی دەستەی فڕۆکەخانی شارستانی یۆنان کە ڕەزامەندن کە گەشتەکان بە ئەجینا ئێرلاین هێڵێکی ئاسمانی یۆنانیە لەگە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر دەست پێ بکات. باشەمە تا چەند لە 15 دو یەکەم گەشتیاران بەتایبەت لە ڕووی دیبلۆماسی سیاسیشەوە بۆ هەرێمی کوردستان ئەوە لە بۆ گەشتیاران یەک لە ڕووی یەکەم شت لە ڕووی گەشتیاری ئیسیفادەکەی چێ یاخود قازانجی چێ ئەوە پێش بڕچێ نێوان هێڵە ئاسمانیەکان دروست دەکاتن کە نرخی تکت هەرزانتر بکرێتن. دوو مۆزوعی ترانزیت کە ئێستا ترانزیتەکانمان لە ڕێگای قەتەر یاخود تورکیا ئەنجام دەدرێتن یاخود لە ڕێگای ئەڵمانی ئەنجام دەدرێتن، بەڵام ئەو دەواازەیەکی نوێیە بۆ گەشتیاران کە لە ڕێگای وڵاتی یۆنانەوە ئەسیناوە ئەو گەشتانە ئەنجام بدرێتن. چکە بۆ نمونە هێڵی ئاسمانی ئەجینە ئێرلاین لە ئەسیناوە بۆ بەریتانیا دەڕوا، بۆ ئەمستردام دەڕوا، بۆ هۆڵەندا دەڕواتن، بۆ سوید دەڕواتن، بۆ فەڕەنسا دەڕواتن. ئەوە دەرگایەک و دەواازەیەکی تر ئاسانتر بۆ بۆ گەشتیاران ئەوانەی کە ڕێگای فڕۆکەخانەی هەولێر و نێودەوڵەتی هەولێرەوە گەشت ئەنجام بدەن دەواازەیەکی نوێتریان بۆ کراوەتەوە. دوو محەتەی نوێ یاخود دیستینیشنێکی نوێ خەتێکی نوێ لۆ فڕۆکەخانەی نێوان فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر و ئیتیحادی ئۆڕۆپی دروست دەبێتن کە ئەوە جێگای متمانەی ئیتیحادی ئۆڕۆپیە کە لە خۆشبەختانە تەنها فڕۆکەخانەی لە ئاستی عێراق کە گەشتی ڕاستەوخۆمان لەگەڵ وڵاتانی ئۆڕۆپا هەیە و ئەو جاران کە لەگەر ئەڵمانیا هەمان بوو، لەگەر نەمسا هەمان بوو، لەگەر دەنیمارک هەمان بوو، بەڵام ئەوڵە خۆشبەختانە باز دەکەین لەگەر یۆنانیش لە 15 دو دەست بە گەشتەکان دەکەین و هەفتانە دوو گەشت دەبیتن. هێڵی گەشتیاران دەتوانن لە ڕێگای هێڵی ئاسمانی ئەجینە ئێرلاین هاتوچی گەشتەکانیان چ لە وڵاتی یۆنان یاخود چ لەگەر یۆنان وەکو دەواازەیەکی ترانزیت بەکاربێتن گەشتەکانی خۆیان تێدا ئەنجام بدەن. زۆر باشە. پێشبینیەکەن بۆ ساڵی ئایندا، ئەم ساڵی نوێ
ڕێژەی گەشتەکان برز بێتەوە ینی ئێستا یۆنانیش زیادی کردووە ڕێژەی بار ینی بازرگانان کۆمپانیەکان ئێمە ساڵانە پلان و بەڕنامەی خۆمان دەبیتن بۆ نمونە ئەگەر بەراوردی ساڵی 2023 لەگە 24 لە ڕێی گەشتیاری بکەین ڕێژەی 100.81 گەشتیار زیادی کردیە هاتوچی گەشتیاران زیادی کردیە ئێمە هەوڵ دەدەین و بەبەردەوامیش دەبین لە هەوڵەکانمان بە پاڵپشتی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە بتوانین هێڵی ئاسمانی زیاتر بینین لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر بەڵام زۆر جار هەیە هێڵە ئاسمانی نێودەوڵەتیەکان وەک عێراق بە یەک چاو یاخود بە یەک زۆنی فڕۆکەوانی هەژمار دەکرێتن بۆیە زۆر جار هێڵە ئاسمانی نێودەوڵەتیەکان پاگەش دەبنەوە یاخود گەشتەکەی ئەنجام نادەن دەبێت دەرێن عێراق ئاسمانەکەی سەلامەت نییە و شەریکاتی تەمین ئەوانەی کە تەمینی هێڵە ئاسمانیەکان دەکەن کە هاتوچوو دەکەن عێراق ڕێد زۆنە سعری تەمین زۆر دەبیتن تووشی زەرەری بازرگانی دەبن بەڵام ئێمە لە هەوڵەکانمان بەردەوام دەبین و بەردەوامیش بووینە کە بتوانین هێڵی زیاتر بینین ئەوەی کە پێشبینی دەکەین ئێمە لە ساڵی 2025 کە جوولەی بازرگانی لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر بگەینە 30,000 طن کە ئێستا 26,000 طنمان هەبە ساڵی 24 بەڵام پێشبینی دەکەین نزیکەی 4 هەتا 5,000 طنی در زیاد بکرێتن لەگەر لە کارگۆی لەبەرەوەی لەگەر خاوەنبارێکی زۆر دانیشتینە و خۆشبەختانە کۆمپانیا نێودەوڵەتیەکانی ئەوانەی کە پۆست و بەریدیان هەیە وەک UPS و FedEx ئەوانە بارەکانی خۆیان تەنها فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر هەڵبژاردراوە و ئینشاءالله ئەو ساڵەکە لە فترەی داهاتوو لە چەمانجی داهاتوو کارگۆی نوێی فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر کە لە ساڵی 2020 بەڕەزامەندی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دەست پێکرا بە شێوەی وەبەرهێنانە کە یەکەم پرۆژەی وەبەرهێنان لە دوای کۆرۆنا لە هەرێمی کوردستان ئەنجامدرا کارگۆی فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێرە کە لە چەمانجی داهاتوو تازە باسم کرد کارگۆیەکە بەڕووی بازرگانان دەکرێتەوە ئەوە وا دەکاتن کە خاوەنبارێک هێڵە ئاسمانیەکان بارەکانیان لە ڕێگای فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر زیاتر جموجولی بازرگانی تێدا ئەنجام بدەن. بەڕێز زەحمەت دۆشیار بەڕێوەبەری گشتی فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێر بێن.